لە هەفتەی سیانزەیەمی خولی نایابی یانەکانی کوردستان و هەفتەیەک پێش کۆتایی قۆناغی یەکەم یانی شێروانە لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی هەڵۆی کرد. هەڵۆی میوان کە تا ئێستا هیچ بردنەوەیکی لەم وەرزەدا تۆمار نەکردووە بە هیوای بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە و شێروانەی خانەخوێش بە ئومێدی گەیشتن بە چوارگۆشەی زێڕین بە گوڕوتینەوە هاتنە نێو یاریگا. شێروانە هەر لە دەستپێکی یاریەکە و لە خولەکی دوو یەکەم گۆڵی خۆی لە ڕێگەی دانا کامەرانەوە تۆمار کرد. پاشانیانی هەڵۆ هێرشەکانی دەست پێ کرد و لە خولەکی سی لە ڕێگەی بێدار محەممەد ئەنجامەکەیان یەکسان کردەوە. بەڵام یاریزانانی شێروانە فشاری زیاتریان دەخستە سەریانەی میوان و خێرا وەڵامی گۆڵەکەی هەڵۆیاندایەوە و دووەم گۆڵیان لە ڕێگەی ئەرکان ڕەحیم لە خولەکی 32 تۆمار کرد و نیوەی یەکەمیان بە سوودی خۆیان کۆتایی پێهێنا. لە نیوەی دووەمی یاریەکەدا شێروانە بە ئاستێکی بەرزەوە دەرکەوت و هەوڵیان دەدا بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر، هەرچی یانی هەڵۆش بوو نەیانتوانی جارێکی تر تۆڕی گۆڵی یانەی خانەخوێ بەهەژێنن. عەلی کاکەمینە بە شێوازێکی جوان لە خولەکی 72 یاریەکە گۆڵی سێمی بۆیان لە گەرمیانەکە تۆمار کرد و هەڵۆی بە تەواوەتی بێئومێد کرد. سەرەتام سێخاڵە پێشکەشەکەم بە هەموو هاندەران کە لە ناو یاریگا ئامادە نەبوون و دەستخۆشی لە هێرزانانەکەم کە ئاستێکی باشیان پێشکەش کرد. سەبارەت بەو پرسیارە ئێمە ئینشاڵڵا بۆ مەرحەلەی داهاتووە ئێستا مسۆگەرمان کرد سەر کەوتوین بە شێوەیەکی باشتر خۆمان ئامادەکەین و لەگەڵ ئیدارەی یاریان دانیشتین پێویستمان بە یەک دو یاریزانی تر هەیە. ئەگەر موافقەیان کرد و باش باری ئیدارایی باش بوو هەوڵ دەدەین یەک دو یاریزانێکی تر بێرین بۆی بتوانین کێبڕکێ بکەین لە قۆناغی داهاتوودا. من لە ئاسی یاریزانانی خۆم بە هیچ شێوازێک رازی نیم چونکە ئەمە من بۆ وەرزی دوام هاتم بۆ مەڕاهێنەری ئەوناریە بریارشماندایە بۆ وەرزی داهاتوو فەریقێکی توکمە و بەهێز گەخوا قسمت بکە دروست بکەین. زۆربەی ئەو یاریزانانە وەرزی داهاتوو لەگەڵما بەردەوام نابن. ئەمن لە سەرەتا بریارمدا بوو دوای گەم بە هیچ شێوازێک باسی نابێژوان و هەلەکانی نەکەم بەس بەداخەوە ئەوە سێم گەمە چارەم گەمە ئەمە دەبی باجی هەلای نابێژوان بدەن. یعنی ئەتو وەرە ڕێی 8 ساعت ببرە وەرە ئێرە گەمەی بکەی بە ئاسێکی بەرز گەمەی بکەی گەمە یەکسانە یەک بە یەک تعادلە ئەتو هەلای زەقی بکەی کاکە یعنی زەربەی جەزا یعنی واضحە یعنی لەوەی واضحتر هەر نییە بوو ناگیری برای بەڕێز. ئەو تشتش باعث بۆ گۆلی دوام مەخارسیان مەخار دۆڕان و هەر ئەوە بوو هیچی دی نییە. بەم ئەنجاماش یانی شێروانە بە کۆکردنەوەی 19 خاڵ خۆی گەیاندە قۆناغی داهاتووی خولەکە و یانەی هەڵۆش بە 5 خاڵەوە لە خانەی کۆتایی ڕیزبەندیەکەدا مایەوە. هاوەر محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.